تیاری دەبینن ئەمانە و تارەیەکەوە ئەو بۆمبە ئەتۆمیەی لەسەر شاری ناکازاکی و هیرۆشیمای یابانی بەرداوە. هەر لە ناو مۆزەخانەیەدا لە بەشێکی تایبەتدا چاوم بەم دوو فڕۆکە نەگریسەکەون کە خەڵکێکی زۆری لێکۆبوتەوە و کە چوومە پێشپرسیم گوتیان ئەمانە ناویان ئێنۆلاگەی و فاتبۆیە. هەمانە دوو فڕۆکەن کە بۆمبە ئەتۆمیەکانیان بەسەر هەردوو شاری هیرۆشیما و ناکازاکی یابانیدا بەردانەوە. ئەمەیان کۆپی بۆمبی یەکەمە بە ناوی لیتل بۆی بۆ سەر شاری هیرۆشیما کە یەکسان بوو بە 20,000 تۆن TNT. ئەمەشیان ناوی فاتمانە بۆ سەر شاری ناکازاکی کە یەکسان بوو بە 15,000 تۆن TNT. ئایکە کارەساتێکی گەورەی قڕکردنی مرۆیی بوو لەلایەن ئەمریکاوە. دوای ئەمەش بووە هۆی وەستانی جەنجی جیهانی دووەم و خۆتەسلیمکردنی ژاپۆن. ئەمانە شەمان تاقمی فڕۆکەوانی بوون لە بۆمبارانکردنی شاری هیرۆشیما. ئەمە فەندێش کە لێرە ئیش دەکاتن دەڵێ لەبەر بەرزونزمی خاکەکەی ناکازاکی ژمارەی قوربانیانی کەمتر بوو لە قوربانیەکانی شاری